سڵاو، ئێرە کۆمەڵگەی دیاکۆی ناحوکمیە. کۆمەڵگەی دیاکۆی ناحوکمی بە سیستەمی ئینگلیزی لە ساڵی 2019 دا مەزراوە، پێک دێت لە 3 قۆناغی خوێندن. ئێستاش با بچین بۆ ناساندنی بەشەکانی. لە کاتی هاتنە ژوورەوە بۆ کۆمەڵگا، ئێرە شوێنی یاری منداڵانە. ئێرە بەشی باخچەی منداڵانە. فەرموون لەگەڵم بن. ژینگەیەکی دڵگیر دابین کراوە بۆ منداڵە چاوگەشەکان. ئەمەش نمونەیەکە لە پۆلەکەمان لە بەشی باخچە. ئێرەش بەشی بنەڕەتیە کە دیزاین کراوە بۆ پۆلەکانی 1 و 2 3 بنەڕەتی. ئەمەش گۆڕەپانێکی فراوانە بۆ پشودانی قوتابیان و هەروەها گۆڕەپانی یاری. کافتریا ئامادە کراوە بە دووژەمی تەندروست و سەرەکی بۆ قوتابی ئازیزەکان. ژینگەیەکی تەندروست یەکێک لە بەشە سەرەکیەکانی کۆمەڵگاکەمان دابینکردنی پانتاییەکی فراوانی سەوزاییە لە قوتابخانەکەمان. بەشی پەرستاری بۆ سەلامەتی قوتابی ئازیزەکانمان. بەشی ئامادەیی بە ستانداردی جیهانی و بە مامۆستای ئەزموون و شارەزا دابین کراوە. دابینکردنی سیستەمی بەرگری شارستانی بۆ سەلامەتی قوتابیان و ڕووداوی نەخوازراو. تاقیگەکان ئامادە کراوە بۆ وانە کرداریەکان. یەکێک لە بەشە تایبەت و جیاوازەکانی کۆمەڵگا دابین کراوە بۆ قوتابیان بەشی پۆدکاست. تاقیگەی زانستی بە هەموو هۆیەکانی فێرکردن ئامادە کراوە بۆ وانە کرداریەکان. سەردان بکەن بۆ ناوتۆمارکردن لە کۆمەڵگەی دیاکۆی ناحوکمی.